الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. برزان بيك ودسينو خزمت آتي جماري أصدر سورة الحجرات. بسم الله الرحمن الرحيم. يا أيها الذين آمنوا لا يسخر قوم من قوم عسى أن يكونوا خيرا منهم ولا نساء من نساء عسى أن يكن خيرا منهن ولا تلمزوا أنفسكم ولا تنابزوا بالألقاب بئس الاسم الفسوق بعد الإيمان ومن لم يتب فأولئك هم الظالمون. بەڵە خۆشەویستان وەکو لە چەندوانەی ڕابردوو لە خزمەت دەوات پیرۆزە دابن کە ڕەب العالەمین دەفەرمێ کۆمەڵ بڕواداران بە هیچ کەسێک سوخریە و گاڵتە بە کەسێکی تر نەکا ئەوجا چ ژنبی چ پیا و هەروەها هەوڵ نەدەن عیب لە یەکتری بینەوە و هەروەها ناو و ناتۆرە لە یەکتری مەنێن ئیتر هەر یەک لەوانە خوای گەورە ناوی لێ دەنێ فسوق و دەرچوون لە سنووری ئەو ئاداب و شریعەتانی کە خوای گەورە بۆ موسڵمانانی ناردیە لێ دەفەرمی بئس الاسم الفسوق بعد الإيمان. خراپترین ناو ئەوەیە کەوا کەسێک لە دوای ئەوەی کەوا هاتە ناو دایرەی ئیمان خراپترین ناوی لێ بندرێ پێی بگوترێ فاسق. واتە هەر یەک لەوانەی کەوا لەو ئاتە باس کرا لە گاڵتەکردن بە یەکتری یا گاڵتەکردن بە کەسێک و یاخود عیب دیتنەوە لە کەسێک و یاخود ناو ناتۆرە نەیلان لە کەسێک هەر یەک لەوانە خوای گەورە بە فسوق ناوی بردیە بە دەرچوون و بە پابەند نەبوون بە ئیسلام. لێ دەفەرمی خراپترین ناو ئەوەیە کەوا کەسێک پێی بگوترێ فاسق و فسوقی لێ بێتە جێ بعد الإيمان لە دوای ئەوەی کەوا ئیمانی هینە ئەسڵ لە ئیماندارەوەی کەوا پابەند بی بە پێداویستەکانی ئیمان و بە شریعەتی ڕەب العالەمین و بە خۆڕەوشت و ئادابەکانی کە خوای گەورە لە قورئانی پیرۆز و لەسەر زمانی پێغەمبەرەکەی صلى الله عليه وسلم باسی کردیە. ئەوجا لە کۆتایەتکەدا دەفەرمی ومن لم يتب فأولئك هم الظالمون. هەر کەسێک تەوبە نەکا هەر کەسێک تەوبە نەکا ئەوانن کەوا ظالمن ستەمکارن. دیارە زوڵم ئەوەیە کەوا شتێک لە جێگای خۆی نەبی عەکسی عەدالەت و عەکسی حەق ئەوەی کەوا شت لە جێگای خۆی بی. ئەسڵ وایە هەر کەسێک گوناه و تاوانێکی کرد ئەوەیە کەوا لە جێگای یەکسەر تەوبە بکە. لێ ئەو کەسێک کەوا گوناه و تاوانی کردیە و موسڵمانیشە کە تەوبە ناکەوە زاڵمە لەبەر ئەوەی حەقی موقفەکە ئەوەیە کەوا دەبات تەوبە بکە. لێرەدا دەفەرمی هەر کەسێک گوناه بکاوە گوناهبارە کە تەوبەشی لێ نەکرد ئەوە زاڵمە. ومن لم يتب فأولئك هم الظالمون. لێ زانان دەفەرمون لێرەدا خوای گەورە سوبحانەه وتعالە کە دەفەرمی ومن لم يتب فأولئك هم الظالمون کەواتە لێرەدا دوو کەسمان هەیە. کەسانێکمان هەیە تەوبەکارن کەواتە ئەوانە کەسانێکی عادلن لەسەر حەقن. بەڵام کەسانێکمان هەیە تەوبە ناکەن ئەوانە زاڵمن و بەشی سێیەم باس ناکرێ کەواتە ئەوە مەفهومی مخالفە لە ئاتەکە وەردەگیرێ کەواتە ئەسڵ لە ئیماندار ئەوەی خۆی لە گوناه و تاوان پارێزی و بە پێداویستەکانی ئیمان هەڵبستی بەڵام هەر یەک لەو گوناه و تاوانانە ئەنجام بدا خراپترین ناوە لێی دەندرێکەوە فسوقی لێ دێتە جێ و فاسقە لە دوایەوە ئیمانی هینە. اینجا ئەگەر ئەو گوناهەشی کرد ئەسڵ وایە تەوبە بکە ئەگەر تەوبەشی نەکرد ئەوە زاڵمە و خوای گەورە سوبحانەه وتعالە لە ڕیزی ستەمکاران باسی دەکا خوا پەناماندا کە بە تەئکید کەسانێکی ستەمکار خوای گەورە خۆشیان نایە لەبەرەوەی ئاتی سەروتر خوای گەورە فەرمووی إن الله يحب المقسطين. الله تعالى کەسانیش خۆش دەوێت کەوا زوڵم لا دەبن کەواتە ئەوانەی کەوا زاڵن خۆشیانی نایە کە خۆشیان نەویست کە ئەو کەسانە بێبەش دەبن لە ڕەحمەتی خوای گەورە سوبحانەه وتعالە. کەسانێک دوور بن لە ڕەحمەتی خوای گەورە بە تەئکید ئەوە ئەگەر بەردەوام بی لەسەر ستەم و زوڵمەکەی خۆی ئەوە بە تەئکید چارەنووسێکی خراپ چاڕوان دەکا خوا پەناماندا. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين.